لارەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی کوردستان و لە پیرمام پێشمەرگەی هەولێر میوانداری دهۆچی کرد. لا نیوە یەکەم ئاستی هەردوویانە لە یەکۆ نزیک بوو. مەترسیدارترین هێرشیش کەوتە دوا خولەک. دهۆک نزیک بوو بە گۆڵ بگات، بەڵام سەیف جەمیری گۆڵپارێزی پێشمەرگە وەڵامی نەخێر بوو. لەگەڵ دەستپێکی نیوەی دووەم یاریەکە دهۆک دەرفەتێکی دیکەی ئاسانی گۆڵتۆمارکردنی لەدەستدا. لە خولەکەکانی 54 و 63 فەر هەنگوریە دوو گۆڵی هاوشێوەی بۆ پێشمەرگەی هەولێر لە لێدانی گۆشەوە بەسەر تۆمار کرد. دهۆک هەموو هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە و یەکسانکردنەوەی ئەنجامەکەدا ستون و گۆڵپارێز و بەرگریکارانی پێشمەرگەی هەولێر بەرامبەر هەموو هێرشەکان وەستانەوە و یاریەکە با دوو گۆڵی بێوەڵام بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. توزانێت تۆپی پێەیە فۆز خسارەت هەیە دەستپێکی گەمە ئەمە باش بووین باش یاریمان کرد کی پێم گوت یعنی ئەو دوو گۆلی مفاجئ لۆمان هات تقریبا خلالی 5 دقیقە بە دوو گۆل لە سێ دەکات بە تۆپی ثابت ئەوە فەریقیمەی بڕێک تێکدا بەڕاستی ئەمە لاعیبەکان هەموویان تزانی ئەمە دوو دەوری بەشدارین دەوری عێراق و دەوری کوردستانیش تقریبا چێ دەبیت لاعیبەکە تەفکیری ئەوە بیت بەس هەدەفەکەی ئەوە بیت و دەوری عێراق بگەڕێنەوە بۆ دەوری عێراقی دەوری کوردستانیش ئینشەڵڵا بەڕاستی چێ نابێت ئەو گۆڵە ئەها بە ئاسانی گۆل لەسەرمان بێت ڕاستی ئینشەڵڵا بۆ گەمەی بێت و کادر تەدریبی بشێت ئەو غەڵەتیانە چاکێتەوە ئینشەڵڵا ئەوە گەمە یەکەمە لە مەرحەلەی دوانە ئینشەڵڵا بۆ گەمەکانی دیابێت باشتر دەست پێ بکەین. ڕاستە لە گەم یەکەم یاریەکە زیاتر لە ناوەڕاست بوو یارێکی مام ناوان بوو ینی لە هەردوو لاوە یەک دوو فرسەی زۆر ینی بەسیت بوو هەم لەوان هەم لەمەش بەڵام لە گەیمی دووەم ئێمە گەڕاینەر هەندێک شتی پێ گوتین توانیمان لە گەیمی دووەم بینەوە ناو یاریگە باشتر خۆمان ئازە کردووە لە گەیمی دووەم کە بتوانین لایەنی هجومیمان بەخواتر بکەین و زیاتر لە مەلعبی بەرامبەر یاری بکەین ئەوەش بتوانیمان دوو گۆڵی بکەین و سەرکەوتن بەدەست بێنین. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر توانی پارێزگاری لە پێشەنجی کۆمەڵەکەی بکات و بووە خاوەنی 16 خاڵ. دهۆکیش بارودۆخی زیاتر کەوتە مەترسیەوە بەم شکستە بە 7 خاڵ لە کۆتاییەکانی ڕیزبەن دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام پیرمام.